لە بەرنامەی پێشتری سپۆرت مەگەزین باسمان لەوە کرد کە خولێکی تێنسی سەرمێز لە زانکۆی سلێمانی بەڕێوەچێ بۆ خوێندکارانی زانکۆکانی سلێمانی و دەوروبەری. خولەکە ئەنجام درا و سلێمانی یاخود زانکۆی سلێمانی لە کوڕان و لە کچان بوو بە پاڵەوان. کچان و کوڕانی زانکۆی سلێمانی پلەی یەکەمی پاڵەوانتێکی تێنسی سەرمێزیان بەدەستهێنا کە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەنجام درا. یەکەی چالاکی وەرزشی زانکۆی سلێمانی ڕۆژی دووشەممە بە ئامادەبوونی بەڕێز دکتۆر کۆسەر محەممەد سەرۆکی زانکۆی سلێمانی و مامۆستایان و خوێندکاران و کەسایەتی وەرزشەکان یاری کۆتایی پاڵەوانێتێکی تۆپی سەرمێزی زانکۆکانی سلێمانی و دەوروبەری بەڕێوە برد کە تایدا زانکۆی سلێمانی توانی لە زانکۆی گەرمیان بباتەوە لە یاری کۆتاییدا و پلەی یەکەمیشی بەدەستهێنا. هاوکات زانکۆی گەرمیانیش بوو بە خاوەنی پلەی دووەم. هەرچی زانکۆی گەشە پێدانیشە پلەی سێنی پاڵەوانتەکەی بەدەستهێنا. هاوکات لەسەر ئاستی کوڕانیش زانکۆی سلێمانی توانی لە زانکۆی کۆمار بباتەوە لە یاری کۆتاییدا و پلەی یەکەم بەدەستبێنێت و زانکۆی کۆماریش بێگومان لە پلەی دووەمدا هاتوو. هەرچی زانکۆی گەرمیانیشە پلەی سێمی پاڵەوانتەکەی بەدەستهێنا. لە کۆتاییدا خەڵات لەلایەن سەرۆکی زانکۆ میوانانەوە بەسەر یاریزان و تیپە سەرکەوتەکاندا بەشکرا. بردنەوەی تیمی کوڕان و کچانی زانکۆی سلێمانی بۆ گەڕێتەوە کە بەشێکی زۆر لە یاریزانەکانی یانەکانی کوردستان و عێراق خوێندکارن لە زانکۆی سلێمانی.